دوای دڕۆژ پڕ لە گفتوگۆ چاڵاکی گۆڕینەوەی ئەزمون و دیدگە ئێستا گەیشتنە وتایی کۆتایی کۆربەندەکە لەلایەن دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بە خۆشحاڵیەوەدەوە لە جەنابی دەکەن بفەرموود بۆ پێشکەشتنی وتەکەی. بعد يومين حافلين بالحوار وتبادل الخبرات والرؤى نصل الآن إلى الكلمة الختامية للملتقى، ويسعدنا أن ندعو معالي وزير التربية الدكتور آلان حماسعيد بالتفضل لإلقاء الكلمة الختامية. After 2 inspiring days of insightful discussions, valuable exchanges, and shared vision, we have reached the closing session of our 4th Kurdistan Education Forum. It is now our great honor to invite Dr. Alan Hamasaid, Minister of Education of the Kurdistan Regional Government, to deliver the forum's closing remarks. بنای خوای گەورە و میهرەبان بەڕێز جەنابی وەزیر دکتۆر محەممەد ئامادەبوانی بەڕێز زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە چوارەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان و لە دووەمین ڕۆژیش کە لەگەڵمان بوون. کۆڕبەندی پەروەردەیی کوردستان وەکو سەکۆیەک بۆ پرسە پەروەردەیانە بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتە پەروەردەیەکان جێگەی ئاڵوگۆڕی بیرۆڕای پەروەردکاران و مامۆسایان و ئەکادیمیستەکانە. ئەو بابەتانی باسکران لەژێر ناونیشانی پەروەردەی هاوچەرخ کارامەیی و کوالەتی. ئەگەر ئیجازە بدە من وەکو سێگۆشەیەک دەیبینم کە دیدێکی استراتیژی بۆ داڕێژراوە کە ئەویش بریتە لە ژینگە و هوشیاری و پەروەردە و هەروەها کارامەیی و کوالەتی و گۆشەی سێهەمیش بریتە لە بابەتی داهێنان و بازاڕی کار کە ئەم پێنج پانێڵەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو خرانە ڕوو و هەروەها ڕاگەاندنی پلاتفۆرمی قوتابخانەکەم وەکو خزمەتگوزاریەکی دیجیتاڵی کارلێکەرانە کاری گرنگن. ئێمە لە وەزارەتی پەروەردە متمانەمان بۆ بەڕێزانە هەیە کە لەسەر ئەم بابەتانە کاریان کردووە. لە پانێڵی یەکەم لەسەر بابەتی ژینگە پرۆژەی گرنگمان هەبووە و متمانەمان بە بەڕێوەبەری گشتی دیوان هەیە کاک ڕەگەز کە سەرۆکاری ئەو پرۆژەی کردو لە وەزارەتی پەروەردە لە بابەتی زیرەکی دەستکرد و هەروەها و بابەتانی کە وابەستەیە بە تەکنۆلۆجیا متمانەمان بە مامۆستا شیلان و بە تیمەکەی هەیە لە ڕاگەاندنی پلاتفۆرمی قوتابخانەکەم و کارانەی کە کردویانە لەگەڵ هاوبەشەکانمان لە یونیسێف و کوردستان فاوندیشن لە بابەتی ئەکریتیشن و متمانە بەخشین متمانەمان بە مامۆستا بورهان و هەموو هاوکارانەی هەیە کە فۆکەڵ پۆینتی ئەمن لە وەزارەتی پەروەردە و هەروەها لە بابەتی خوێندنی پیشەیی متمانەی تەواومان بە مامۆستا ئەحمەد گەلوە و تیمەی هەیە کە کاری گرنگیان کردووە لەسەر ئەو بابەتانە جیا لەوەش ڕاهێنانی مامۆسایان و کارامەیەکان. ئەگەر بە پوختی لەسەر هەندێک لەو خاڵانە قسە بکەم بابەتی ژینگە یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان بەڕاستی بەڕێزان و یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە وەکو پێویستیەکی سەردەمیە بینین لە بواری پەروەردە. دەیڤید هۆر کە پەروەردکارێکی گرنگ و بەناوبانگە و چەندین توێژینەوەی هەیە و یەکێکە لەو پسپۆڕانەی کە لە بواری پەروەردەی ژینگەی کارەکە بەدایان توێژینەوە و هەروەها بەدایان کتێبی هەیە لەو بوارانە کارەکاڵێ هەر پەروەردەیەک نەتوانێت مرۆڤ بۆ ئاشتبوونەوە و بۆ پاکڕاگرتنی زەوی بەکاربێنێ پەروەردەیەکی ناتەواوە. لە هەندێک شوێن لە کتێبەکانیا دیدێکی زۆر ڕادیکاڵانەش پێشکەشەکات تەنانە دەڵێ ئاگاتان لەوانە نەبێت کە نەخوێنەوارن، ئاگاتان لەوانە بێت کە خوێنەوارن و هەڵگری بڕوانابەکانی بەکالۆرێس و ماستەر و دکتۆران ئاگاتان لەوان بێ ژینگە پاکڕابگرن و ژینگە پیس نەکەن. بۆیە بابەتی ژینگە بابەتێکی زۆر گرنگە و پەروەردە بە شێوەیەکی گشتی پێویستە لەگەڵ ئەم ئالێنگاری کە ئێستا جیهان ڕوبەڕووی بێتەوە لە هەموو ناوەندێکی خوێندن لە سەرتاسەری جیهان دەست پێ بکات. کوردستانیش بەشێکی گرنگە و هەروەها دابڕاونیە لەو بابەت. بەڕێزان لە بابەتی توانای مامۆستایان و گرنگی بوونی مامۆستا و ڕۆڵەکەی لە پێگەیاندنی پرۆسەی پەروەردە و فێرکردن دید و تێزی زۆر هەن. دوێنێ مامۆستا ستەمیش باسی وتەکانی پاولۆ فێرێری کرد پەروەردکاری بەناوبانگی بەرازیلی کە لە کتێبی پەروەردەی ستەم لێکراوان ئاماژە بە کۆمەڵێک دیدی زۆر گرنگەکات. خاڵی وەرچەرخان سەرەکی
لە هەموو سیستەمێکی پەروەردە کە وتومانەوە دەیڵێنەوە هیچ سیستەمێکی پەروەردە باڵای بەرزتر نییە لە سیستەمی مامۆساکانی ئەوە هەموو توێژینەوانەوە ئاڵێن کە باڵای مامۆساکان یەکسانە بە سیستەمی پەروەردە لە ڕووی زانستی و لە ڕووی زانیاری و لە ڕووی تواناوە بۆیە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە ئاستی مامۆساکانمان ڕۆژ بە ڕۆژ بتوانین بەرزی کەینەوە توێژینەوە زانستیەکان بە هەمان شێوە ئاماژە ئادەم بەوەی کە چۆن بتوانین ئێمە ئەم خزمەت گوزاریانە بۆ مامۆسایان دابینکەین کە پێویستیەکی سەردەمن بۆ بەرزکردنەوەی توانایان پاولۆ فریریەڵێ پەروەردە جیهان ناگۆڕێ بەڵکو پەروەردە ئەو کەسانە ئاگۆڕێ کە ئامادەسازی بۆ گۆڕانکاری جیهانەکەن و ئەو کەسانشی کە ئەو کەسانە ئامادەکەن بۆ سەرکردایەتی گۆڕانکاری لە جیهانە مامۆستان جوانتای لە یەکێک لە توێژینەوەکانیا کە یەکێکە لە پەروەردکارە بەناوبانگەکانی ئەمریکا ئاماژە بۆ ئادات کاریگەری گرنگی باشترین و یەکەمین و بەهێزترین فاکتەر لەسەر باشبوونی هەر سیستەمێکی پەروەردە و فێرکاری لە دنیاە بە دەرەجەی یەکەم بریتیە لە ڕاهێنانی مامۆسایان و ئاکاری مامۆسایان لەگە قوتابی لە ناوپۆلە بۆیە ئەم خاڵەکی زۆر گرنگە کە ئێمە بتوانین کاریگەری لەسەر بکەین دوێنێش لە یەکێک لە کۆمنتەکان ئاماژەم بە یەکێک لە توێژینەوەکانی دامەزراوە گرنگەکانی کەمپەنی مەکنسی کرد کە لە 25 دەوڵەتی جیاواز لەسەر ملیۆنەها قوتابی سەدەها هەزار مامۆستا توێژینەوەیان کردووە و لە خەسەکەیشم دانا کە سێ خاڵی گرنگیان پوخت کردوتەوە لە دەرەنجامی توێژینەوەکانیانە بۆی کە چی بکرێ بۆی کە سیستەمێکی پەروەردە باشکەی خاڵی یەکەم لە مامۆستاوە دەست پێک بۆیە یەشێک لەو بابەتانەی کە بەپێی ئەو فیدباکەی کە ئێساش بەڕێستان دەنگتان لەسەرا و ڕای خۆتان لەسەر دەربڕی مەبەسمان لە پانێلیستەکان نییە نووسی بوومان بابەتەکە یەکێک لە هەرە بابەتەکان کە جێگەی زۆرترین ئیهتیمام بوو پانێڵی دووهەم بوو کە باسی لە کارامەیە نوێیەکانی مامۆسا کرد کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە خاڵی بابەتی ئەوەی کە پێوترێت خوێندنی پیشەیی ئەوێ ئێمە ئاگامان لەوە بێت کە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی ئێسای ترێندەکانی جیهان تۆنی واگنەر یەکێکە لە پەروەردکارە گەورەکان لە کۆلێژی پەروەردەی زانکۆی هارڤارد کتێبێکی هەیە بە ناوی The Global Achievement Gap لەم کتێبە مامۆستا بووە 8 تا 10 ساڵ بەڕێوەبەری ئامادەیەکی پیشەیی بووە پاشتر لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی هارڤارد تا ئێساش بەردەوامە توێژینەوەی زۆرە وتەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە کە منەی بەسمەوە بە خوێندنی پیشەییەوە دەڵێ سەدەی 21 کتێبەکەی لە 2008 نووسیوە دەڵێ سەدەی 21 سەدەی لەبەرکردنی زانیاری نییە سەدەی بەکارهێنانی زانیاریە ئەمە زۆر گرنگە سەدەی بەکارهێنانی زانیاریە ئەم ڕستەیە مای تێڕامانە و ئەمە بەسرێتەوە بە خوێندنی پیشەییەوە کە چۆن بتوانین خوێندنی پیشەیی گەشە پێ بدەین بۆیە کارامەیەکانی مامۆستا بابەتی ژینگە و هەروەها بابەتی خوێندن و بەستنەوەی بە بازاڕی کار بابەتە گرنگەکانن لە کۆتا و شەشمە یڵێم کە سپاس بۆ هەموو بە ڕێزانەی کە قسێکی زۆریشان لەسەر بابەتی دڵنیایی جۆری و کوالەتی کرد کامە یەکێکە لە پێداویستی هەرە گرنگەکانی ئەمڕۆی کوردستانی دواردەبین یەکێکە لە ئەو پێشەنگانەی ئەویش بە هەمان شێوە یەکێکە لە ڕابەرانی بواری دڵنیایی جۆری لە جیهان کە چەندین توێژینەوەی هەیە و ئاماژە بۆەوە کە بابەتی دڵنیایی جۆری بابەتی بەڕێکەوت نییە سوتفە نییە بەڵکو پرۆسێسە بەردەوامی هەیە و پێویستی بە ئاڕاستەکردنیشی ژیرانە هەیە بۆیە خاڵێکی زۆر گرنگە من بۆ خۆم یەکێک لەو قسانەی کاک دکتۆر وسامە عوبەیدات سەرنجی ڕاکێشام کە ئاماژەی بەوەدا لە بابەتی متمانە بەخشین ئێمە لە هەنگاوی یەکەم پێویستمان بە دروستکردنی سەقافەت هەیە بۆ ئەم بابەت ڕۆشنبیریە هەیە بۆ ئەم بابەت چونکە ئێستا تۆ بە کۆمەڵێک ستانداردەوە و بە دیدێکی نوێەوە بە پرۆسەی متمانە بەخشینەوە بەو هەموو تعقیداتەی لەناو ئەم پرۆسەیە هەیە بڕۆرە ناو هەموو ناوەندەکانی خوێندن تووشی شکستەوی بۆیە ئەزمموی کای و ئەوەی دکتۆرە بشرا و بە ڕێزان دەیکەن کاک دکتۆر هونەر و ئەزیزانە کردویانە و
هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کە کاک دکتۆر محەممەد کەلاری لەوێ پرۆسەکە سەرپەرشتیەکە و مامۆستا بورهان لەلای ئێمە ئەزمونێکی سەرکەوتوانەیە لە دەستپێکردن بەوەی کە ساڵی یەکەم ساڵی دووهەم ئێمە لە 2022 لە پەرلەمانی کوردستان یاسامان بۆ ئەم بابەتە دەرکردو یاسای دەستەی متمانەبەخشین بە ناوەندەکانی خوێندن و پرۆگرامەکانی خوێندن و دەستەیەکی گرنگمان هەیە کە بە ڕێزان جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و بەندە و جەنابی وەزیری خوێندنی باڵا لە لووتکەی ئەو دەستەیە کارەکانەکەین بەڵام لە ماوەی 3 ساڵی ڕابردوو کاری ئێمە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین ستانداردەکان ڕێبخێنەوە و لەگە واقعی ئێمە بیگونجێنین و چۆن بتوانین ئامادەسازی بکەین و ئەم بابەتەش بکەینە کللتورێک بۆ ئەوەی کە بتوانین جێگە بگرێت ئەو بەڕێزانە بۆ ئاراسەیە دەستیان پێکردەوە بۆیە من تەواو هاوڕای ئەو وشەیەم کە ئێمە لەو قۆناغە پێویستمان بە دروستکردنی کللتورێکەیە چوارەمین کۆڕبەندی کوردستان ڕاستە کۆتایی هات بەڵام ڕاستپاردەکان دەمێننەوە وەکۆی کە ساڵی پاریش ئەو سکرتارەتی کە سەرپەرشتی ئەم بابەتەکە ڕاستپاردەکانیان ئاراسی ئێمە کردوێتەوە هەموو ئەوانە لای ئێمە دۆکۆمنتەکرێن لە وەزارەتی پەروەردە مەرج نییە هەمویان کاری خێرایان لەسەر بکرێ کاری شوێنەیان لەسەرەکرێ پێویستی بە دراسەکردنە بۆ ئێمە ڕایەوە کادیمیستانە و توێژەرانە ئەو پەروەردکارانە مامۆستایان پانێلیستەکان هەمویان ڕای گرنگن و چەندین بواری جیاوازی هەڵبژێررا بوو کە قسەی لەسەر بکرێت کە یەکێکن لە پێداویستەکان هەموو میوانە ئازیزانی کە لە دەرەوەی هەولێر هاتوون لە دەرەوەی کوردستان هاتوون بۆ هیوایی کە کاتێکی باشتان بەسەر ببێ سپاس بۆ دروستبوونی ئەو ڕایاڵەیە لە ڕێگەی کۆڕبەندی پەروەردەیی کوردستان بۆ هیوایی کوردستان ئاوادان بێ و ئێوەش تەندروست و ساغ بن و دووبارە بەخێر بێن. زۆر سپاس بۆ جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئالان حەمە سەعید هەروەها لە هەموو سپیکەر قسەکەر ئێوەی بەڕێز کە بەشداریتان کردیە و بینەرمان و هەموو ئەوانەی کە بوونەتە هۆی سەرکەوتنی ئەم کۆربەندە و هەروەها هاوکارانمان لە باگستەیج. ئێستا داواتان لێ دەکەن کە هاوکارمان بن بۆ گرتنی ڕسمێکی جەماعی لەگەڵ جەنابی وەزیر. Thank you so much to the Minister of Education of the Kurdistan region, Dr. Alan Hama Saeed. Thank you to all the guests, speakers, panelists, and everyone who worked towards making this event such a success. Now we invite you for a group photo with the Minister of Education. Please proceed to take a picture together, after which you will be invited for lunch to Dawa restaurant. بیرتان نەچێ ئێستا وێنەیەکی بە کۆمەڵ لەگەڵ جەنابی وەزیر دەگرن دواترش پێکەوە هەمومان دەچن بۆ نان خواردن لە ڕێستۆرانتی داوا.
تست.